سڵاوتان لێبێ ئەزیزانم، من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لەگەڵتانین بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2022-2023 لە زانکۆ پێی مانگاکانی هەرێمی کوردستان. ئاخۆ ئەبێت پارێزگا و گشتەکانی چۆن بن، بەشەکانی چی بن لە هەر زانکۆیەک. لەم ڤیددیۆیەدا لە درێژەی باسەکانمان سەبارەت بە زانکۆی ڕاپەڕین باسی کۆلێژی زانست بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو ئەو کەمترین کۆنمرانەی لە بەشەکانی کۆلێژی زانست هاتوونەتەوە بۆ ئێوەی خۆشەویست یەک بە یەک ڕوونی بکەینەوە تاوەکو وەکو بەرچاوڕوونیەک ئەو کۆنمرانە بەکاربێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. با بەیەکەوە تەمەشایەکی کەمترین کۆنمرەکان و تەواوی ڤیددیۆکە بکەین. یەکەم بەشمان لە کۆلێژی زانست لە زانکۆی ڕاپەڕین بریتە لە زانستی تاقیگەی پزیشکی. زانکۆڵاینی پارێزگا 90 و گشتێکەی 92.8. پارالێلی پارێزگا 87 و گشتێکەی 90. بەشی بایۆلۆجی لە کۆلێژی زانست لە زانکۆی ڕاپەڕین 84.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 89.04. پارالێلی پارێزگا 78.22 و گشتێکەی 83.833. بەشی کیمیا 65.4 زانکۆڵاینی پارێزگایە و 85.58 گشتێکەیەتی. پارالێلی پارێزگا 60 و گشتێکەی 80.460. بەشی فیزیای گشتی و کردداری 63.6 زانکۆڵاینی پارێزگایە و 68.7 گشتێکەی. پارالێلی پارێزگا 62.2 و گشتێکەی 68.167. بەڕێزان و خۆشەویستان، ئەوەی کە باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لە کۆلێژی زانست لە زانکۆی ڕاپەڕین بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بوو بێ و بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینن. و بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.